یاریەکانی پاڵەوانێتی تێنس بۆ ئاستی پێشکەوتووان لە شاری هەولێر دەستی پێکرد. پاڵەوانتێکە یەکێتی تێنسی کوردستان هەڵساوە بەکردنەوەی لە پاڵەوانتێکە 63 یاریزان بەشداری کردووە. بەهۆی ئەوەی کراوەیە جگە لە یاریزانان نێو هەرێمی کوردستان بەشێکی زۆر یاریزانانیش لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە بەشدارن. یەکێتی ناوەندی تێنسی کوردستان ئەو پاڵەوانێتی کردێتەوە. پاڵەوانێتەکە زۆربەی یاریزانەکانی شارەکانی عێراق تێیدا بەشداریان کردووە. ژمارە یاریزانەکان بە گشت شارەکان بووە 6 یاریزان. یاریزانی زۆر بتوانە لەم پاڵەوانێتیەوە بەشداریان تیادا کردووە و بەڕاستی ئەم پاڵەوانێتە یەکێکە لە پاڵەوانێتە هەرە گەورەکان و ئازبەرزەکانی سەر عێراق، چونکە ململانەیەکی ئەکید بەهێز لە نێوان یاریزانەکان ڕوودەدات. ئەو پاڵەوانێتە خۆشەکە و گەورەکەی لەوەیەکەوە سپۆنسەری تێدایە، خەڵاتی مادی تێدایە. بە خۆشحاڵیەوە گروپی کۆمپانیای لالاف ئەم سپۆنسەری پاڵەوانێتەکەی کردووە و تێدا خەڵاتی دارایی بۆ یەکەمەکان نیشان کراوە. مەسەلەن بۆ نمونەکەوە ئێمە چەندی خوڵمان کردەوەکەوە یەکەمەکان هیچ خەڵاتێکی دارایی وەرناگرن، بەڵام ئەم جارە خەڵاتی دارایی بە یەکەم دەبەخشرێ، بە دووەم دەبەخشرێ، بە سێم و هەتا بگرە ئەوانێکەوە داخلی یاری چارەکی کۆتاییش دەبن خەڵات وەردەگرن. یاریزانانی بەشداربووش دڵخۆشن باکردنەوەی پاڵەوانتی لەو جۆرە تاوەکو ڕکابەری زیاتر ئەنجام بدەن و برەو بە ئاست و توانای خۆیان بدەن و لە پاڵەوانتیەکانی دەرەوەش ئەنجامی باشیان هەبێت. دەستخۆشیان لێ دەکەم، گەلێک مەمنونی یان چکە بەڕاستی وەکو لاعیب زۆر مەحڕۆم بووین لە بتوڵە، بەس ئێستا الحەمدوللا باشە. وەکو بتوڵەکەش بتوڵەکی سەرکەوتووی دەبینم، هەرچەندە خۆم بەشداری دوو بتوڵەم کرد لە بەغدا، نەتیجەی ئەوام نەبوو، بەس ئینشاڵڵا بتوڵەی ئامادە کارێکی باشم کردیە و ئینشاڵڵا سەرکەوتوو دەبم. لەم جۆرە پاڵەوانتیانە وا دەکات کە ئاستی یاریزان بەرەو پێش بڕواتن و هەروەها دەستخۆشیێکی گەرم لە یەکێتی تێنسی کوردستان دەکەین و هەروەها یەکێتی تێنسی هەولێر و هەروەها ڕابطەی کوردستان لە پاش لە دوای ڤایرۆسی کۆڕۆنا توانیتیان زۆرترین پاڵەوانتی بکەنەوە لەم ساڵانەی ڕابردوو. هیوادارن ئەم جۆرە پاڵەوانتیانە بەردەوام بێت و ئەوە هۆی دەبتە هۆی پێشکەوتنی ئاستی تێنس لە کوردستان و عێراق هەروەها. شێوازی بەڕێوەچوونی پاڵەوانتیەکە با دەرچوونە بە یەک شکست ماوەی 1 هەفتە دەخایەنێت و یاریزانە سەرکەوتوەکانیش خەڵاتی دارایی دەکرێن. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.